بەڵێ میهرەبان بچینە لای تەوەریەکەمی بەرنامەکەمان لە تەوەریەکەمە باز لە هێرشی رووسیا بۆ سەر ئۆکراینەکەی نوێترین پێشاتە سیاسیەکان کە با میوانداری کازم محەممەد بەرواری چاودێری سیاسی کە ڕاستەخۆ لە ستۆدیۆی دهۆکەوە لەگەڵمانە بێت بەڕێز کازم سڵاوت لێبێت ئەمانە پێمان بڵێ دوا پێشهاتەکان سەبارەت بە بەم ڕەوشەی ئۆکراین و رووسیا چی هەیە؟ سلاف لهوين برز سلاف لبينر وبيسرت كورسات نيوس شر اوكرانيا وروسيا امشم بيجين اف شرك يهاتيا دروسكرن سر چند تشتكت هين بو في شري شن توركت هين اكشوانا امشم بيجي شر هيمنه شركك و روسیا دوید خوب بیشتر عالم بیشتر همی جهان بتایبت امریکا و روش آواک و بله روسیا جیکا هی ام جیکت هین بی مچتش تکنایه تکرن اشلاکی با لاکی دی با شرکی آبوریه شرکی سر اقتصادیه کو امشیم امزانی کو ولات اوکراینیا ولاته که گلکی زنگینه بتایبت ناحیه اتمی و کو اتمیه که گلکی مازنه هیو زیت کارینان وگاوه بو جنگی و بو چکنا چکی و سلاحی هر واسه اوکراینیا امشیم بیجین کو ولاته که گلکی زنگینه کشتو کالیه کو روسیا دوید وی ولاتی داگیر کرد و بگیرید و بین تجار دست حالاتا خو دست داکو استفاده که باشه اقتصادی جه بکرد شر اوکراینیا و روسیا طبعا گلک بوچونه دیجی که تین کو گلک اگر دیج که تین کو اف شر رویدایه بونمونه 2014 دا روسيا هولداك وفعلا شيء شبه جزيرة قرم قرد يعني دس خدانا دسر كو دوغوت او شبه جزيرة قرم جزيرة كا وخلكه خلكه كروسيا وتعدالة تكرن ومدفت امتيشن دفاعش خلكه خوبكين دیسان وگاوه دو روسیا هولدایا کو دیسان اوکراینیا داگیر کرد پیجه تاویره کو بله دو هرمت هین اوجی دو نیتسکه و لوگانیسکه کو اف هر دو هرمه خلکوان خلکی روسیا و زوری لیتی تکرن و اوکراینیا تعدالت کتو و ناکت اف خلکه بزمان خوب آخوی بزمان خوب خاندرون نویسین خوب بکرد ام نچاریم بشن دفاعی جه بکن بله بەڵێ کاکازم دیارە هەر ئەوەی ئاگادارین وا بڕیارە هەم ئۆکراین و رووسیا ڕێبکەون و هەروە لەسەر ڕێککەوتن گفتوگۆیان کردووە و ئامادە سازیان هەیە ئەگەر هاتوو ڕێککەوتن کەوا بڕیارە لەسەر سنووری بێلاروسیا هەردوو لە گفتوگۆ بکەن لەسەر ئەم بارودۆخە هیچ بەدوایە خۆی دادەهێنێت ئەم دانیشتن و گفتوگۆ کە ئەبێتە هۆی ئاگربەز لە نێوان ئەم دوو وڵاتە برای من گلک اب صانعی نینه افرینشتنا پیک به روسیا و اوکراینیا کو ببیت اگریویل کو شر راوسید بله بله برای من گلک اب صانعی نینه حتی افشر دوباره راوسید راست گفتگوی که هاتیه کرد ما بین روسیا و اوکراینیا دا هرچند بجاره که بریاروا بول کل پایتخت بلاروسیا رو نخاره بس اوکراینیا رد کرد چون بلاروسیا جی اکشوان ولاتا بو کو بجداره چی فی شریده آنکو همشین بیشین روسیا اتوالات ویدا صاروخ تابعتا طیارتوان راد بن صاروخ تابعتا ولات اوکراینیا لو ما اوکراینیا رد کرد گفت ام الگلوان الوی پایتختی ناری نخاره او ابو بریار هات دان السر سنوری پیگورینش نخاره بس برای من از باور ناکم کو حساب صانعی افشار برینشتنه که چاره سر ببیت و بگهنه حل که و پیگ بهن چونکه حتی ویگا ویجی بله بله کاکازم بۆچی بە بڕوای تۆ ئەم شەڕە لە دوای ئەوەی کە هەردوو لەسەر سنووری بێلاروسیا کۆ ببنەوە و گفتوگۆ بکەن ئەم شەڕە بەردەوامی دەبێت ناکۆکی نێوان هەردووکیان بەردەوامی دەبێت هۆکاری ئەم خوێندنەوەی تۆ بۆ ئەم بارودۆخەی رووسیا و ئۆکراین چییە؟ ئەو مەرجێت رووسیا هەین بۆ ئۆکراینیا بله او مرجت روسیا هین بو اوکراینیا گلک بصانهینین بو نمونه هر جی روسیا
دام پیدان بدو کمارت دو هرمت اوکرانیا کرد گفت اف دو هرمه و کو دو کمارت سربخون یاسین روسیا اوکرانیا اوی رازی نبیت السروره یا دویجی کو مرج روسیا و کو چک همی چک اوکرانیا بهت داناندن بهت یعنی جیشاوی تسلیم ببید هزاوی عسکری تسلیم روسیا ببید روسیا بکیفا خو حکومت که درست کتت اوکرانیا دا و از باور ناکم از یعنی باور ناکم که اوکرانیا و سابسانه راضی ببید و بهت سر وی خطی کو مقابل ویل شر وسیط همین شکل خو ایرادا ملت خو چونکو ولات اوکرانیا ولات که بوشد دورو برد 45 میلیون کسا پیکتید و سابسانه تسلیم روسیا ببید و اویدی ببید یا دویجی اکم بین ساکینه وگاوه پتریا ولات اروپا یه تروش آوا امشین بیجن آشکرا وگاوه یه چکید دنه اوکراینه دعماوید کن یه پارات دنه اوکرانیا حتی نوکه جا پیویه که روسیا نشد اوکرانیاش نافبت آن اوکرانیا داگیر کرد راست روسیا ولاته که مازنه ولاته که زل هیزه که عسکری مازنه هیوش گلک لا و هجوما کلیه سر هرشا کلیه سر وی ولاتی و گلک دبرت وانت گرتین بس حتی نوکه قناعتا من اوکرانیا یا توی قناعت دا که روسیا نشد داگیر کرد و نشد دست داینت سر اوکرانیا همشکه باشا که کازم اگر هاتو او گفتوگۆیانەیە خودە و دانوستانی کە بڕیارە لە نێوانیانجا دروست ببێت ئەگەر هاتوو هیچ ئەنجامێکی نەبوو دانیشتەی کە دەکرێت ئەم بارودۆخە بەرەو کوێچێت والله بارودوخ جالك بصانه هني نكو ام بزاني صاد دي تشلهد بس قناعه من افشره دي جالك مازن بيت افشره هو صنا مينيد ابروكا من شبه دي درنگ ديت مسؤوله كي امريكي بيجيت بيلاروسيا وكو هيزا عسكريويجي يا داخل بويل روسيا بو شري هكر هاتو اف خبر راز بيتو وهو بيمانه روسيا هم داخلي شري ببن چنكو تصريحات توان صينيجي يا سينجد بيجت أبا ما في روسيا كروسيا داخلي أوكرانيا ببيتو ودفاعش حقي خو بقت أبا هكر هاتو أبتشت راز بن وروس بيلاروسيا داخلي شري ببيت شد بيت مثلا هندك ولات ديجي داخل ببن حتى في قابل ناتو جي وأمريكا جي وإكتي أوروبا جي قالكت نرازين أتشكو أوروبا بيجت أبشرا نديجي أوكرانيا بتنابر كو ديجي ما هميانا ديجي همي أوروبا و هزت خول ليك دانو سروك ناتو ينس بري چند روزه کاجی گفت ما چند هزار عسکر ایران سر حدودی ما بین ما و روسیا دا و چند هان طیارت آماده باشه دانه و چند هان صاروخ توش مت حاضر کردین یعنی ویگا به ناتو حاضری خود کرد بویر هکرهات روسیا بر هند باور ناکم افشار و سبسانه راوستید باشە کە کازم زۆرێک لە وڵات ئەوروپیەکان لەگەڵ ئەمریکاش بە هەمان شێوە لە سەرەتادا بێدەنگێکیان هەڵبژاردەبوو زۆر جددی نەبوون بەڵام لە ئێستادا هاوکاری سەربازی و لۆجستی و داراییش پێشکەش بە ئۆکراین دەکەن لە دژی رووسیا پێ دوایە خۆپشاندانەکانی کە لە چەند وڵاتێک دەستی پێکردووە هۆکار بێت بۆ ئەوەی بێتە فشارێک بۆ وڵاتانە بە جددی هاوکاری ئۆکراینیا بکەن قناعة من راست بيجوا أوروبا يهات يسار خطي ويا تشكي دجالة كدتا أوكرانيا وأشكرا بونمونا ولات نرويج سويد دانمارك بلجيكا هولندا فرنسا وبريطانيا وهم يتهاتي نسار خط ويا بارات دنا هاری کاریا مادی گله که دا اوکراینیا چک گله که دا صاروخ گله که داینه هاری کاریان آشکرا هاری کاریت کن چون او حساب بتکن کو اوه تعدای که آشکرای سر ولات که غربی سر ولات که اروپی اوکراینیا کن ولات که گله که نزدیک یکتی اروپا بو ولات که نزدیک ناتوی بو هر بریار بو کو بیت اندام ناتو یعنی گفتگو هبود ما بین بیت ناتو اندام که ناتو اجبر هنده اوه اوروپی نچارن شرحات بردرگی هوان نچارن دفاعش خوب بکن نچارن جاره که ببینن بو روسی کو ریگریه که روسی بکن روسی چونکو اگر هاتو قناعتا من اگر هاتو روسیا اوکراینیا گرد چید بی سبای روسیا جورجیا جی داگیر کرد چید بی روسیا گرک ولات دیجی داگیر کرد اوید اوروپا روش حالات بونمونه نیاب سانه افشاره حساب سانه راوستید
بەڵێ کاکازم دیارە بەکارهێنان یاخود فشارکردنە سەر پێشڕەویەکانی سوپای رووسیا و هەروەها باسی لەوە کردو پۆتین کە ئەگەر بێت و فشاری زۆر بخرێتە سەری و یاخود دەوڵەتان ڕێگری لێ بکەن ئەو کاتە پەنا دەباتە بەر چەکی ئەتۆم پەنابردنە بەر یاخود ئەم لێدوانەی پۆتین بۆچی دەگەڕێنیتەوە وەکو چاودێرێکی سیاسی و کاریگەریەکانی چی دەبێت؟ بۆچوونا من تەنها ئەوە وەکو تەهدیدەکە بەرامبەر ناتۆی تەهدیدەکە بەرامبەر ئەمریکا ئەس باوەڕ ناکەم شەڕێ ئوکرانیادا ڕۆسیا پەنای بەتە بەر چەکی ئەتۆمی ئان سلاحی مثلا ئەتۆمی کار بینید دژی شەڕێ ئوکرانیا چونکە ئوکرانیا کە تو بەراورد کردگە ڕۆسی وڵاتێکی هەندێ مەزن و هێستنینە و نەچار ببیت ڕۆسیا چەکی ئەتۆمی بکار بینید بەس ئەوە پڕەیە من قەنەعەتە من هەر تهدیدەکە بۆ ناتۆی و بۆ ئەمریکا و بۆ هەمی دنیای بەلێک و ئەژیکی هەیم هەکەر هات و ئەس نەچار بووم ئەس مەجبورم دیفاعش خۆ بکەم دیفاعش وڵاتی خۆ بکەم بەلێم بەڵێ کاکازم باست لەوە کرد کە پێشبینیەکان ئەوەمان پێناڵن کە دانوستانێکی تەواوەتی لە نێوان رووسیا ئۆکرایندا دروست بێ لە دوێ و دانیشتنش کە بڕیارە بەڕێوە بچێت کەواتە توانین بڵێن پێکێنانی حکوومەتێکی ڕووسی چارەسەری بارودۆخەکە بکات مەبەستە حکوومەتەکە ڕۆسی ئوکرانیا پێک من ئەس وێ باوەێدامە هەگەر حکوومەتەکە بدلێ ڕۆسیا بیت حکوومەتێک بێتە دامەزراندن تەشکیلکردن ئوکرانیا بدلێ ڕۆسیا بیت وەکو ڕۆسیا بێت وەکی وێ بیت احتیمال هەیە مەسەلەن ڕۆسیا شەڕی ڕاگیرێت بەس معنەوێ ئەو نینەکو ڕۆسیا سەحبە بیتش ئوکرانیا من ئەس پێ باوەێدامە ڕۆسیا جارەکاتی ئوکرانیا بەرنادەت چونکە ڕۆسیا قبول ناکات ئەن ڕازی نابێت ناتۆ بهێتە سنوورەوێدا سەر حدودەوێ ناتۆ بەرفر هەبە بێت بێگە بە ئەمزانین ناتۆ دەوروبەرێت سیه دەولەتەکە پێکتێتەکە خەڵەت نەبم و دەولەتێت مەزنن بێگا بێ وڵاتێکیشتی ئوکرانیش بیشتە پاڵ ناتۆی ببیتە وڵاتی مەسەرەن سیوئێکی وڵاتێکی مەزن و سنوورێ ڕۆسیادا ڕۆسی پسانەی ڕازی نابێت کۆ وێ وڵاتی بدەست ناتۆی بەبەردەت ئەگەر هاتو حتا حکوومەتێکیژی تەشکیلکەن بدلێ ڕۆسیاژی بێت ئەس توێ باوەێدامە چێت بیت ڕۆسیا شەڕی ڕاوەستێنێت بەس ڕۆسیا هەردەمینتە ئوکرانیادا بەڵێ دیارە کاکازم دوایین پێشاتەکانی ئەم شەو ئەنجومەنی ئاسایش کۆبوونەوەی کۆمەڵەی UN لەسەر گیر و گرفتەکانی ئۆکراین پەسەند کرد کۆبوونەوەی ئەم کۆمەڵەیە چ کاریگەریەکی لەسەر ڕەوشی ئۆکراین و ئەم بارودۆخە سیاسی ئێستا بەجێ دەهێڵێت وەڵاهی ئەف کۆمبۆنە گەلێک شتێکی گرنگ بۆ ئوکرانیا چونکە بالئیجماع هەمی وڵاتێت عالەمێ پتریاوان یعنی ئەو نەبن ئەو چەند وڵاتە بنەبێت کوت هەوپەیمانی ئاتنێزیکی ڕۆسیان ئەبوو نمونە هەندە ئان سینە ئان ئیرانان فلان هەکە ئەوانێت دی هەر هەمی بالئیجماعات رازینە سەروێرێک و ڕازمە ڕۆسیا شەڕی ڕاوەسین و هەکە نەڕاوەسین دێ عقوباتە دان نەسەر و چێبیت ئابلۆقێت اقتصادیت مەزن دان نەسەر و یا دەست پێکی چەندەهان وڵاتە بوون بوونە بێگابێ سیستەمی سویفت یە بکار ئیناندی و یە ڕاوەساندی و تعاملە بانکی لەل ڕۆسیا ناکەن تأكيد أبدي تأثيرك جلك أمازن سر روسيا هبيت أم نابيجي نابيت بس بالمقابل اگر رأي من اگر همي مجتمع جهاني همي الدنيا بيك ونيتا سر خطي بيفيا چند ولاتا كت بچيك و روسيا شرخونا راوسيني چنكو روسيا دويت بيشت عالم هم يبلي اجيك هيم ام روسيا اينا بيما چه بريانا بي بهنا كرن راسي كت يا سوفيتي نمايا كت يا سوفيتي جاران نمايا بس اف ولادت وكو اوكرانيا همي ولاد بون عايده مبون كمارت من بون وقت كده ام بهز بونش ما بون ابروكا لازمت گلمه بن از قبیل ناکم گر کسی که دیبن باشە کازم ئەگەر هاتووەم بارودۆخە هەروە بەردەوام بوو نزیکترین شوێن کە ئەگەر بێت کاریگەری رووسیا بچێتە سەر خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەگەر هاتووەمە دروست بوو کاریگەریەکان لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست چیە بن؟ برای من ئەگەر ئەوە بۆ ڕۆسیا بمینیت
رأی من اگر اوه با روسیا بمینید و روسیا وی ولاتی داگیر کرد و دست خودانی تسر و چت کارودانت مازن جیهانی نبندجی روسیا چید بیت ریگ بهت اوکرین بوگلک ولات دیجی بونمونه سینجی احتمال سبای تایوان داگیر کرد احتمال سبای بونمونه ترکیه جی باشور کردستان روش آوای کردستان داگیر بکرد اوجی بیجید مانه اوجی مافه منه چونکو ویگاوه روسیا بیجید مانه وان کمارت وان حرمت اوکرانی خلق روسیا تدا ظلم لتی تکنید برهند اسنا چارم بچم دفاعش في خلق بكم تشد بيت افولات ديجي واب بيجن ديالك ولات ديجي في نفسي في اخفن بيجن و ريكب دنا خوكو بچن وان ولات دي داگیر کن آن وان حرم دي داگیر کن ناویره کو بله و مافه منه و خلقی میل وره و وقتی دا دورت مبون و منطقت مبون ده کاریگری که گله خراب هبی سر منطقه همش که تایبت روش حالات ناوراست و احتمال کردستان یک شوان بید. بەڵێ کاک کازم یەکێک لە هەنگاوەکانی ئۆکراین ئەوەیە کە دوێنێ لە دادگای فیدراڵی یاسای تۆمارکردو یاخود سکاڵای تۆمارکردووە سەبارەت بۆم هێرشە ئایا دادگای فیدراڵی نێودەوڵەتی دەکرێت فشار بخاتە سەر رووسیا بۆ وەستاندنی ئەم هێرشە؟ حتما وەختێ هەر مرۆڤێک توشی شتێکیت بیت بێجا ئەگەر مرۆڤ کەسێکژی کەسجی بیت وەختت کەویتت ئاوێدا ئەگەر دارێکی بچیکژی بین دەستە خۆ تاوێتێ خۆ پێوە بگریت کو خۆ ڕزگار کەتە شوێ ئاوێ شوێ نەخۆشیە خۆ ڕزگار کرد ئەف پێنگاوێت ئۆکرانیەژی هەمیش بوێرت هێن کو هەر جهەکێ بزانیت کو دێت تەسیرێکی لەسەر رووسیا کرد طبعا او ده هول داد بخو ومن قناعات دام ده تأثيره كيكات بس نبي رنجي بيت كو شري راوستينيت ان كو روسيا بقراروان راضي ببيت انجي روسيا بيجيت والله چنكو ابا سكالا سلمناتا توماركن ادي شري خو راوستينم از باورنا كم اف تأثيره كجلك امازون هبيسر بله کازم محەممەد بەرواری چاودێری سیاسی زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بۆ ئێمە بەڵێ زۆر سپاس بۆ ئامادەبوونت